السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی ئەزیز مامۆستا ڕۆشنگم لەگەڵتان دەبم بۆ شیکردنەوەی یاخود تۆمارکردنی وانەی شکەلەوانەکانی فیزیای پۆلی 10 قوتابیانی خۆشەویست ئەوڕۆ دێین بەرگایەکی زۆر ئاسان ئەو پرسیارانە حەل دەکەین. زۆر تەلەبە پێم دەڵێ مامۆستا وەڵاهی ئەوە حەد ئەگەر چاوم بەوەی دێکەوە بۆ خشتەی دەکەی ئەژنۆم دەشتێ ئەوە مامۆستا ئەوە گرینگە لە بەریکەم ئەرۆڵای گرینگە لە بەریکەی مامۆستا ئەخر ئەومە چۆنە بەردەکرێ ڕاوەستا ئێستا پێت دەڵم ڕێگایەکی ئاسانت پێ دەڵم بەڵام ئەگەر پێم گوتی نەبورێەوە باشە دەیاڵە تاشاکە جەماعەت ئەو تیا ناوەکەی بۆ خۆی ناوی تێڕایە باشە پیاکە ناوی پیکۆیە گەیەکە گێگایە پیتی ئێنەکە نانۆیە باشە ئەوە مێگایە و ئەوەیان چیە مایکرۆ ئەوەیان کیلۆیە کیلۆ و ئەوەشیان چیە ملی و ئەوەشیان چیە سنتی و ئەوەشیان چیە فیمتۆ تاشاکە ئەوانە ئیش پێ مامۆستا بۆ دێنێتەوە کاکە بۆ دێنێتەوە جاگوێ بگرە مامۆستا ئەو هەمووی چۆن لەبەرکەم تەماشا دیقەت دێ ئێستا تێ بەرامبەری چیە سالب 12 موجب هەمە ژمارە بەس ئەو بە موجب سالب موجب سالب موجب سالب موجب سالب سالب 2 و سالب 15 باشە ئەوە تێگەشتە مامۆستا ئێستا ناوێکی خۆشیشی لێ دەنین چۆن مامۆستا چۆن ناوی لێ بنێن بۆ ئەوی لەبەریکە ئاسان بێ تەماشاکە ناوی لێ دەنێت چی دەڵێن تا پلچێ گەنم کەم کا فاد دەبی فاد یعنی قەڵەو دەبی بە ئینگلیزی باشە تا پلچێ گەنم و کەم کە سی بە ئینگلیزی بە کێ دەخوێنرێتەوە باشە گەنم و کەم کە چی فاتە فات دەبی فات یعنی قەڵەو یعنی دەتوان سارە 15 مامۆستا پرسیارەکان چۆن حەڵکەین وەرە پرسیاریەکان بە حەڵکەین چمان هەیە لە پرسیاریەکەم لە یەکەم دەڵێ 20 کیلۆمەتر بکە بە مەتر بەس پێش ئەوەی بێمە سەر پرسیارەکان تەماشاکە زۆر تەلەبە ئەوەی لەگەڵ ئەوەی تێکەڵ دەکا بابەجە ئەو پێی دەڵێن میلی ئەو ئێمە یعنی میلی باشە ئەدی ئەوە یعنی چی یعنی مەتر ئەو کووە مامۆستا کاکەجە لێ دەڵێ کیلۆمەتر بکە بە میلی بەس بیکە بە مەتر بەس ئەوە چۆنت پێ دەڵێ مەسەلەن پێت دەڵێ بە ئەوەی حەز دەکەی بە ئەوەی والیەکەین ئەوە میلی مەتری بکە بەچی بە مەتر باشە ئێستا دینەوەی حەلەکەین 20 کیلۆمەتر چۆن بکەینە مەتر 20ەکەی دەنووسیەوە باشە 20ەکەی بنووسەوە جارانی چ بکە کیلۆ چەندە لێرە کیلۆ کێەکە چەندە دەتوان سێ ڕێک دەتوان سێ لێرە بنووسە مەترەکەشی بۆ بنووسەوە زۆر ئاسانە ئەوەیان ڕێگا زۆرن بۆ حەلکردن بەڵام ئەو ڕێگا لە هەمە ئاسانتر 120 میلیمەتر 120ەکەی بنووسەوە باشە 120ەکەی بنووسەوە جاران ئەمە تەماشاکە میلی چەندە دەتوان سالب سێ لێرە دەنووسی دەتوان سالب سێ مەتر هەی مامۆستا ئیوە ئاسانە ئەرێوەڵا ئیوە ئاسانە بەڵام دەبێ دەست و پەنجانی دەگەڵ نەرم بکەینە ماڵێ ئاگادار بە ئێستا تۆ تەماشا ئەوەی بکە دەڵێ 80 مایکڕۆمەتر دەی جواندان شەکاکە دەی ئاگە لێرە بدەی چامە سوڕان بەولاندە لە خۆش ئەوە مەکە خۆمە بورێنەوە دا گوێ بگرە جوان فێر بی هەشتاکەی وە نووسە هەی ئاسانە دەوەرجێ بگە مایکرۆ چەندە مایکرۆ چەندە سالب 6 جارانی دەتوان سالب 6 مەترەکەشی بۆ دەنووسیەوە خودێ مامۆستا ئاسانە ئارێوەڵا ئاسانە وەرە ئەوەیان 300 نانۆسێکەند بکە بەچی بە سێکە مامۆستا ئەلەوەی ئەگەر چاوم بەوەی دەکەێت چاوم ڕشکۆ و پێشکان دەکە کورە چاوت بۆ ڕشکۆ و پێشکەی دەکە بە دەوەرە ژمارەکەی بنووسەوە ئەوە 300 نەنەسێکەندی مەقسەدم نانۆسێکەندی بکە بەچی بە سێکەند باشە کوان ئەوەتە دەتوان سارە لەم کۆرە مامۆستا هەرزەڵات هەیە ئارە بەخوا زۆر ئاسانە سێکەندەکەشی بۆ بنووسەوە وەرە ئێرە تەماشا ئەوەکە بزانم دەزانی ئەوەی ئێستاوە 100 مایکرۆگرام بکەین بەچی بە گرام سەدەکەی دەنووسینەوە مامۆستا مایکرۆیەکە ئەمە لەسەرێ گوتمان مایکرۆ چەند بوو مامۆستا مایکرۆ دەتوان سالب 6 بوو جارانی چەند دەکەین دەتوان سالب 6
گرامەکەشی بۆ بنووسەوە والله مامۆستا من ئەوەی حەلەکەم دەی کۆرە داخە شتێکی دەشتێنی با من بۆ هەڵەکەم دە باشە مامۆستا هەڵکردێ تاشە قوتابێ ئەو فاتەگراوە مەسەدەم ئەو فمتۆگرامە دیکەین بە چی بە کیلۆگرام باشە چۆن بیکەینێ تاشاکە بابە ئێفەکەی دەکەنا ئێفەکەی دەکەین بە گرام باشە گرامەکەش دەکەین بە چی بە کیلۆگرام جا تەماشاکە کوڕم فمتۆ دەتوان چەندە بابە فمتۆ دەتوان چەندە ئەو تا لێر هەمانە دەتوان چەندە سالب 15 دەوەرە لێرە بنووسە دەتوان سالب 15 باشە لە لایەکەیکە اینجا گرام بکەینە کیلۆگرام باشە ئەمە دەزانین کیلۆ ئەو ئاگات لەوەی بێ کوڕە جوان چاوانزەقەکە جوان بکەوە تەماشاکە کیلۆ گوتت مامۆستا دەتوان سێ لێرە ڕێک دەنووسم دەتوان سێوەنیە ڕێک دەنووسم دەتوان سێ وایە دەی وایە ئەوە هیچ چییە بابە نەتێ نەکەوی ئاگدار بە بابەجا هەر یەک لەوانە لە بیدایەتەکان بێ ئەوانە لە بیدایەتەکان هاتن ئەسا و کیلۆە لە بیدایەتەکەی هاتووە بە موجەبە میلیەکە لێرەیە هەروەک خوان دەنووسینەوە میوەکە دەتوان سالب بشە چونکە لە بیدایەتیان گۆڕن وایە بەڵام ئەگەر لە ئاخیری بوو کیلۆەکە لە ئاخیری بوو مثلا ئەم دەمهێ فیمتۆگرام کەمە کیلۆگرام وانە کیلۆەکە لە ئاخیری بوو دەتوان سێە بەس بەچی بە سالب ئاگدار بە دەبی وریابی مامۆستا ئێستا 25ەکەی دەنووسینەوە لە بیرکاری دەپێت پێدەچێت زۆر زیرەک بی ئەمە دەزانم ئەوە پێم دەڵێن زۆر زیرەکی دەی زۆر باشە سالب 15 لەگە سالب 3 دەکات چەند مامۆستا دەکاتە دەتوان سالب 18 ئافرین بەچی بە کیلۆگرام وەڵاهی مامۆستا ئەگەر نمونەیەکی کێشم بۆ حەڵکی خێرت دەکاتی باش بەس بە مەرجێک ئەتۆش لایک و کۆمنتەکان زیادکەی باشە دەوەر ئەو باو حەڵکەم دەی ئەو جاریان دەکەینە چی مەسەلەن دەڵێن 88 نانۆمەتر با بزانین دەکاتە چەند سانتیمەتر مامۆستا ئەوم بەدڵە باشە مامۆستا بە قسەی تۆ بێ نانۆمەترەکەی ئەلێرە دەنووسینەوە ئەو جار پیتی یەکەمی لێ لابین چ دەمێنێتەوە مەتر باشە مامۆستا مەترەکە لێ بکەینە چی سانتیمەتر وەڵڵا مامۆستا لەبەر ئەوەی ئێنەکە لە سەرەتای هاتووە لە سەرەتا هاتووە ئێنەکە چەندە دەتوان سالب نوێ وایە خودێ وایە ئەو جاریان لەبەر ئەوەی لێرە سانتیم سیمان هەیە لە ئاخیری هاتووە سیەکە بۆ خۆی دەتوان سالب دوویە بەس لەبەرەوەی لە ئاخیری هاتووە دەبێتە چی دەبێتە موجب دوو مامۆستا مامۆستا ئاسانە ئەرە بەخوای مامۆستا ژمارەکەمان چەند بوو 88 جارانی دەتوان سالب بنەوە لەگە موجب دوو دەکات چەند ئاگدار بە نەچی بۆ من زۆر بیرکەوە زۆر بیر مەکەوە بابە لە جاران توانەکان کۆ دەکرێتەوە سالب بنەوە کۆ دوو دەکات چەند دەکاتە سالب حەوت مامۆستا وەڵاهی مامۆستا هەر بەخۆت ناوەڵا ئەتۆش مهمی چونکە تۆش گوێ دەگری و دەتەوێت فێربی بەس لایک و کۆمنتەکان لەبیر ناکەی ئەوە دەبێ بیانزانانی وتمان ناوی لە دێنێن چی تا پلچێ گەنەم و کەم کە فاد دەبی فادی عنسی عنی قەڵەو دەبی باش جەماعەت ئێستا دێنە سەر چی دێنە سەر ئەو ڕاهێنانەی باشە ڕاهێنان لێرە لە نمونە یەکی ئەلف لاپەڕەکەدا دەڵا بڕی 2 فیمتۆگرام بۆ بکە بە گرام و جارێکش بیکە بەچی بە کیلۆگرام هەر زۆر ئاسانە تاشاکە فاتەگرامی مەخصوصن فیمتۆگرامی دەکەین بە گرام گرامیش دەکەین بەچی بە کیلۆگرام ئەتۆ فمتۆ فئەکە لە سەرەتادا هاتووە وایە گوتمان ئەگەر لە سەرەتا هاتبوو فمتۆ ئەگەر لە سەرەتا هاتبوو خۆی دەنووسینەوە دەتوان سالە 15 وایە ئەوە کرمان بە گرام ئەو فئە لاچوو کرمان بە گرام گرامەکە دەکەین کیلۆەکە لە ئاخیری هاتووە مادەم کیلۆ بۆ خۆی دەتوان چەندە موجب سێ لەبەرەوەی لە ئاخیری هاتووە دەبێتە سی دەبێتە سالب سێ اینجا وەرە تاشاکە پارستایی یعنی ئێم باشە 2 فمتۆگرام دەکاتە چەند بیکەینە گرام دەڵێن چی ژمارەکەمان چەندە بۆ خۆی دوویەوەنە دەڵێن دووەکەی دەنووسینەوە ئەو دووەکەمان نووسیەوە فمتۆیەکە دەتوان چەندە سالب 15 بۆ گرام باشە ئەو جارێکی بکەینە کیلۆگرام دووەکەی دەنووسینەوە سالب 15 لەگە سالب سێ دەکات چەند دەکات سالب 18 دەڵێن دوو جاران دەتوان سالب 18 هەر زۆر ئاسانە
لە ڕاهێنانەکەیدا ئەو جارەیان مایکرۆمەتری دەکەین بەچی بە مەتر ئەوەش ئاسانە بابە میو مایکرۆ ئەلێرە چەندە سالب 6 لە بیداتەکەی هاتوو خۆی دەنووسین دەڵێن چی دەڵێن دەتوان سالب 6 ئەوەی لێلادا چ دەمێنێتەوە مەتر و ژمارەکەمان چەندە بۆ خۆی ئەلێرە 50 ڕێک دەڵێن 50 جاران دەتوان سالب 6 سفرێکش ئەگەر لەگە پوینتێکی بڕوە توانێک دەکاتیش دەتوان سالب 5 و ئەلێرە دەڵێ کاتە لە ڕێشە پۆلە ها 1 مایکرۆسێکەند بیکە بە سێکەند مایکرۆسێکەند مایکرۆ تاشاکە مایکرۆسێکەند بیکەین بەچی سێکەند مایکرۆ لێکەم هاتووە کاتە دەتوان سالب 6 بۆ خۆشی ژمارەکە یەکە دەڵێن 1 جارانی دەتوان سالب 6 والله مامۆستا ئاسانە خەنی بووی دەیوەرە تەماشاوێ بکە 10 نانۆمەتر بیکە بەچی بە مەتر مامۆستا هەر بۆ خۆم دەیزانم دێ ئەوەم لە با تۆقسان دەکەم باشە بزانم دەیزانی نانۆمەتر دیکەین بە مەتر نەنەمەتر مەقسەدم نانۆمەتر نەنەکە چەندە دەتوان سالب 9 جاران دەتوان سالب 9 ژمارەکەمان چەندە دەیە کاتە دەڵێن 10 جاران دەتوان سالب 9 بەچی بە مەتر باشە ئەو جاریان میلیمەترەکە دەڵێن چی دەڵێن 10 جاران تاشاکە 10 نانۆمەتر بکەینە میلیمەتر تاشا نانۆمەتر دیکەینە مەتر باشە ئەجا دیکەینە بەچی بە میلیمەتر تاشاکە بابە نەکە چەندە کوتمان دەتوان سالب 9 وایە لێرە دەنووسی دەتوان سالب 9 ئەوە ڕۆیشت چ دەمێنێتەوە مەتر لاخیرەکەی میلی هاتووە ئەو میلیمەترە میلیمەتر چەند بوو دەتوان سالب 3 لەبەرەوەی لە ئاخیری هاتووە دەبێتە چی دەبێتە موجب 3 باش ئێستا سالب 9 کۆسێ دەکات چەند بابە سالب 9 کۆسێ دەکاتە موجب سالب 6 ژمارەکەشمان چەند بوو بۆ خۆی دەیە کاتە دەڵێن چی دەڵێن 10 جاران دەتوان سالب 6 میلیمەتر زۆر ئاسانە دەتوانی ئەوم پێ بڵێ بۆم بکەی دەی ئەو گوێم لێتە ئەمن باشە دەڵێ مامۆستا نانۆمەترمان هەیە دیگۆڕیم پیتی یەکەمی لا دەبین چ دەمێنێتەوە مەتر وایە لێ دیارەوە نیە باش ئێستا لێ دیارە تەماشا نانۆمەتر دەکەین بە مەتر ئێنەکەی لا دەبین دیکەین بە مەتر لەبیرمان نەچێ مەدەم لەم دیکەینە چی مایکرۆمەتر چونکەوە سێ پرسیارە لە ئەلف با جیم ئەو جاری دیکەینە مایکرۆمەتر مایکرۆمەتر باش ئێنەکە دەتوان سالب مایکرۆ تێ مایکرۆ لە ئاخیر بخ مایکرۆ سالب 6 بەس لەبەرەوەی لە ئاخیری هاتوو دەبێت چی دەبێتە دەتوان موجب 6 سالب 9 لەگە 6 دەکات چەند بابە دەکاتە دەتوان سالب 3 کەواتە ئەنجامەکەی دەکاتە 10 جاران دەتوان سالب 3 بەچی بە مایکرۆمەتر باشە زۆر ئاسانە پرسیاری چوارام ئەومان هەیە 1.5 زەربی دەتوان 11 مەتر بیگۆڕە بۆ تێرامەتر مەتری بکەینە تێرامەتر ژمارەکەی بنووسەوە 1.5 جاران دەتوان 11 جاران تێرامەتر بیکەینە مەتر تێرا چەند بوو تێرا لێرە چەندە دەتوان چەندە 12 لەبەرەوەی لە یەکەم جاریش هاتووە لە یەکەمەوە هاتووە ڕێک جاران چەند دەکەین دەتوانێت 12 بۆی لێر دەنووسین چی جاران دەتوان 12 و لە جارانش توانەکان کۆ دەکرێتەوە یان دەکاتە 1.5 جارانی دەتوانی 23 بەچی تێرامەتر ینی ئیوە ئاسانە مامۆستا ئارێوەڵە ئەو جارە دەڵێ بیکە بە کیلۆمەتریش مەترەکەی دەکەینە کیلۆمەتر تاشاکە کیلۆ دەتوان 3 بوو نیە بەس لەبەروی لە ئاخیر هاتووەڵێن چی دەتوان سالب 3 12کەم سێکەی دەکات چەند دەکاتە 9 و دەشکاتە 1.5 جارانی باشە 1.5 جارانی دەتوانی 9 کیلۆمەتر الله مامۆستا ئاسانە دە زۆر باشە ئەو پرسیارە با بۆ تۆ لێ بگەڕێم باشە بزانم دەتوانی وەڵامەکەم پێ بڵێ لە کۆمنت بۆم بنووسم قوتابیان لە کۆمنت بنووسم بزانم چێ زیرەک و بەتەڵە ئەوم زوو وەڵامەکەم دەنێ باشە زۆر ئاسانەها گرامی دەکەین بەچی کیلۆگرام گرامی دەکەین بە کیلۆگرام تاشاکە کیلۆەکە لەکوێ هاتووە مامۆستا مێڵە بخۆم دیجواب دەدەمەوە دە باشە دێ هەتاوانەی داهاتوو بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ بێ بەڵام لایک و کۆمنتەکانیش لەبیر نەکەن بۆ ئەوەی بەرداوام بین ئینشەڵڵا باشە خواتان لەگەڵ قوتابیانی خۆشەویست